دەمێک بۆ بڵاوکردنەوەی کتێبی جەنگ لە ڕەواندوز ئەنجامدرا. ئەم کتێبە لەلایەن هەژار حەکیم بارزانیەوە نووسراوە و لە 5 بەش پێک هاتووە. دەستپێکردنی شەڕی داعش دەستپێکی دروستبوونی میدیای جەنگی بوو بۆ میدیای کوردی. زۆر گرنگ بوو کە ئەم کتێبە ئەگەر بۆ ئێستا دواش کەوت بێ، بەڵام وەکو باسم کرد بەردەوام هەڕەشەکان لەسەر کوردن، بەردەوام پەیامنێرانی جەنگی کورد دەتوانن سوود لەم سەرچاوە و زانیارینەوە بگرن کە لە کتێبەکەدا خراوتە ڕوو. لە 5 بەشی سەرەکی 356 لاپەڕە پێکاتوە. لە دەستپێکدا باس لە پەیامنێر دەکات کە پەیامنێر کێیە، کە پەیامنێرێکی تایبەتمەندە لە بواری میدیایەکی تایبەتمەند، هەروەها پەیامنێری جەنگکەیە، پێداویستیەکانی چین، تایبەتمەندیەکانی چین، و هەروەها چۆن دەتوانێت خۆی بپارێزێ و سەلامەتی پیشەی، هەروەها بەشێکی باس لەوە دەکات کە پێویستە چۆن ڕووماڵەکە بکە، هەروەها هەنگاوەکانی نووسینی هەواڵی بەپەلە چین، پێویستە هێڵە سوور و سەوزەکانی پەیامنێر چین، پێویستە چی بگوازێتەوە چی نەگوازێتەوە، و ڕۆڵی پەیامنێرانی جەنگیش وەکو فۆتۆگرافەر و کامێرەمانەکان لە بەرچاو گیراوە و باس لە ڕۆڵ و قارەمانێتی ئەوان کراوە. هەروەکو یونس مستەفا یەکەم وێنەگر بوو کاتوانی شکستی ئەفسانەی داعش تۆمار بکات لەو کاتەدا کە سەرۆک بارزانی خەڵاتی کرد و ڕۆڵێکی کارەیە بوو. هەروەها ئەرکان شەریف کە پەیامنێری کوردستان تیڤی بوو، ئەویش بە هەمان شێوە گیانی خۆی بەخشی بە نیشتیمان و کامێرەمانێکی زۆر لێ هات و چالاک بوو. هەروەها چەند باس لە چەند کەسایەتیەکی تر کراوە لە پەیامنێران. هێرە و مەولودی لە کەناڵ 24 کە یەکەم ئافرەتی کورد بوو لە ڕۆماڵی ڕاستەوخۆدا کە لە مێژووی میدیای کوردیدا ئەم مێژووی بەرکەوت و بەدەستێنا. بێگومان کەناڵی 24 یەکێک بوو لەو کەناڵە پرۆفشناڵانەی کە توانی ببێتە سەرچاوی دەیان ئاژانس و تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامەی جیهانی، وەتە لە پەخشی بەتایبەت لە پەخشی ڕاستەوخۆدا زۆر گرنگ بوو.